بنەی خۆی گەورە میهرەبان لە پرسیستاندەر لەگەڵتانم پرسی ئەم جارەمان تایبەتە بە هەڵبژاردن ئاخۆ هەڵبژاردننی عێڕاق لە وادەی خۆی ئەنجام دەدرێ یاخود هەموو ئەو بەربەرستانە چین کە لە بەردەم هەڵبژاردننی عێڕاق دێن پێشات و بڕیارە نوێیەکان چین بۆ ئەو مەبەستە لە ستۆدیۆ میوانداری زۆر بەڕێز کاک دەشتی سدیقمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی تۆڕی چاودێری هەڵبژاردنەکانی هاوبەندی ڕاهێنەرانی مافی مرۆڤن بەخێر بێن. سپاس بۆ ئێوە. ئەگەر لەوە بپرسم ئاخۆ ئامادەکاریەکانی هەڵبژاردننی عێڕاق چۆن هەڵدەسەنجێنی لە هەمان کاتیشە لە وادەی خۆی ئەنجام دەدرێت؟ دەستان خۆش بوو بۆ ئەو چاوپێکەتنە بە ئەکیدی لە عێڕاق پرۆسەیەک ئێستا لە ئارادایە لە داهاتوو قەرار لەسەر ئەوە هەیە لە دەی 2021 ئەنجام بدرێتن پاش ئەوەی کە بۆ ماوەی 2 جار دواخرا. بێگومان ئێمە دەزانین ئەو پرۆسانەی هەڵبژاردن بە گشتی دوو لایەن لە خۆ دەگرن لایەنێکیان تێکنیکیە لایەنێکیان سیاسیە لە ڕووی سیاسیەوە مامەڵەی لەگەڵ دەکرێت لە ڕووە تەکنیکیەکە بە بێگومان یعنی ئێمە وەکو چاودێرانی بواری مافەکانی مرۆڤ و هەڵبژاردن بەگشتی کاتێک کە سەیری پرۆسەکە دەکەین لە ڕووە تەکنیکەکەی هەستێک لایەن دروست دەبێت کە ئەو پرۆسەیە ئەنجام دەدرێت بەڵام کە بە دیوەکەی تر بە لایەنەکەی تر سەیری دەکەی و خوێندنەوەی بۆ دەکەی هەست دەکەی لە ڕووی سیاسی پرۆسەکە مەقبول نییە تا ئێستا و تەکید کێشە و گرفتی بۆ دروست دەبێت لە داهاتوو. ئەو کێشە و گرفتانە چین کە بۆی دروست بوون؟ گومانی تێدا نیە تۆ پرۆسە سیاسی کە هەڵبژاردننی پێشبەختە دەکرێتن لە هەر وڵاتێک لە هەر سیستەمەکی حکومڕانی ئەوانەی کە لە دەسەڵاتن وەکو خالی یەکەم بیر لەوە دەکەنەوە دەڵێن ئەگەرە پرۆسە هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە ئێمە لە داهاتوو پێگەمان چۆن دەبێتن دەشزانین لە باگراوندی دوور و نێزیکی کۆمەلگای عێراقی بەتایبەتی لەو خۆپشاندانانەی کە لە پایتەختی عێراق کرا خەڵکی ناڕازی هاتە سەر شەقام ئەوانە دەنجیان بەرز کردەوە لە بەرامبەر ئەو دەسەڵاتی ئێستا لە سیستەمی حکومڕانی کار دەکەن. گومان لەوە ناکرێت مادەم ئەمانە ناڕازین ئەو خەڵکە زۆرە و لە هەموو سەحەکانی گۆڕەپانی پارێزگاکانی عێراق کۆبوونەوە بەدەر لە هەرێمی کوردستان کە لە هەرێمی کوردستانیش کەم هەتا زۆر خۆپشاندان هەرکرا بوو لەو کاتانە وا دیار دەکات دەڵێ ئەو خەڵکە بەو پێگە سیاسیانی ئێستا دەڵێتن دەڵێ ئێوە قبول نین کەم هەتا زۆر. بێگومان ئەوان بیر لەوە دەکەنەوە ئەگەر ئەو دەنگە ناڕازیانێ لە بەرامبەر ئەوان مۆجود بێتن ئیتر ئەو پێگەیان نامینێتن و ممکنیشە دەسەڵات نەگرنەوە دەست بۆ شێوەیە کە لەبەر لە ئێستا هەیە کەواتە هەڵبژاردن بۆوان باشە هەڵبژاردن نەکرێت سیستەمی حکومڕانی وەکو خۆی بمێنێ ئەمرەکە وا متعلق بێتن کو چۆن ئێستا لە عێراقەیە وا بمێنێتەوە تاوەکو ئەو پەیامانەی کە لە لای خۆیان هەیەن ئەو بەرنامانەی هەیەە زیاتر جێبەجێ. ئەگەر بڵێن بربەستەکانی بەردەم هەڵبژاردنیان بە تایبەتی تر فرەبەزنەیەەکە لە ڕووی تەکنیکیەوە کێشە لە هەڵبژاردن دروست ناکات؟ من پێم وانییە وەکو چاودێرە کە شارەزایی دوورم هەیە لەو بابەتە من لە ساڵی 2005ەوە لەناو ئەو پرۆسەیە کار دەکەم پێم وانییە ئەو فرەبازنەیە هیچ بربەستێک دروست بکات لە بۆ پرۆسی هەڵبژاردن بە پێچەوانەوە پێم وایە بە باشتر پرۆسەکە ئەنجام دەدرێت لە فرەبازنەیەکە خەڵکانێک هەن شارەزا لەو بوارە ڕێی جیاوازیان هەیە بەڵام من ڕێیم وایە من پێم وایە ئەگەر بکرێت لە چوارچێوە یەک بازنەی پارێزگایەک ئەگە بۆ نمونە بکەین یەک بازنەیە ئەگەر تۆ ئەو بازنەیە پارچە پارچەکەی بە ئاسانی ئیشەکان باشتر بەڕێوە دەچی دەنگەکان بە ئاسانی کۆ دەکرێتەوە و زۆر مەجال هەیە لە پرۆسەی هەڵبژاردن کە بیری لێ دەکرێتەوە لە بۆ نمونە سەختەکاری گۆڕینەوەی دەنگ هینان و بردننی ئەو کەسانی کە لە پێگەیەکی جوغرافی دەنگ دەدەن هەموو ئەوانە بە بازنەی متعدیدە جیاواز کۆنتترۆل دەکرێت بە دیدی من بۆ من پێم وانییە ئەو فرەبازنەیە کە ئێستا بە پێی یاساکە ئیقراری لێکرایە کێشە دروست بکات لە بۆ پرۆسەی هەڵبژاردن. ئەو ئەجهزە ئەلکترۆنیانی کە بەکاردێنرێت لەگەڵ جارانی پێش و فەرقیە یان هەمان شتە؟ بێگومان مەسلەی ئەزیزەی ئەلکترۆنی ئەگەر بە ستانداردی عالەمی لە عێراقیش پەیڕەو بکرێ ئەوە شتێکی زۆر باشە بەڵام گومان لەوە نییە دیسان دێڵێمەوە دەڵێم دەستێوەردانی دەرەچی دەستێوەردانی ناوەخۆ لە پرۆسی هەڵبژاردن ممکنە دووبارە و سێبارە بابەتی ئەو ئەسیزە ئەلکترۆنیانەی کە وەکو قۆناغەکانی ڕابردوو دەستکاریان تێدا بکرێ ممکنە لە زۆر شوێن نەخوێندرێتەوە ئیش نەکا ممکنە بەڵێ ئەم شکالیاتان هەر هەبوو ممکنە لە زۆر شوێن بە فعلی فاعل وای لێ بکەن کە پرۆسەکە ئەنجام نەدرێ بە ئەو تەداعیاتانەی کە قسە لەسەر کارتی بایۆمەتری نوێ دەکا بڵێن ناخوێنێتەوە یان نا بیانەوێ بە شێوەیەک لە شێوەکان بگەڕێنەوە سەر سیستەمە کۆنەکە ئەگەر بە پێی پێویست لە ڕووی فەنی ئەم پرۆسەیە کاری جدی بۆ بکرێتن هەتا ئەو قۆناغی کەماوین لە بۆ هەڵبژاردن ئەوە شتێکی باشە بەڵام ئەگەر دەستکاری لێ بکرێ و یان کێشە و گرفتی بۆ دروست بکرێ بە ئەکیدی ئەو پرۆسەی بایۆمەتری ئێستاش و هەڵبژاردن لەسەر ئەساسی کارتی دەنگدەر هەمان
بە هەمان سیستەمی پێشووتر کێشە و گرفتی بۆ دروست دەبێتەوە. ئەگەر تەماشای ئەو سیستەمە دەنگدانە بکەین لە کاتی هەڵبژاردن و بە تایبەتی هەژماری دەنگەکان سیستەمێکی نێودەوڵەتی و قبول کراوە لە ڕووی نێودەوڵەتیەوە یان سیستەمی نێودەوڵەتی و قبول کراوە چۆنە لە پرۆسەی هەڵبژاردن بە پێی معیارە نێودەوڵەتیەکان 5 خاڵی سەرەکی باس لە ڕاستی و دروستی پرۆسەی هەڵبژاردن دەکات. یەکەمیان ئەوەیە کە شەفافیەتە بێ هەتا ئێستا مفەوەزەی ئینتیخابات بە زاهیری لە ڕواڵەتەوە بازە شەفافیەت دەکات و شەفافیەتیش هەیە. دووەم تحدیثکردنی سزلی ناخب ئەمە موجودە واکاری لەسەر دەکرێتن. سێ بوونی پرۆسەکی ئەلکترۆنی ئەمەش ئێستاوا بەردەستە ئێستاوا تحدیثی کار دەکرێت و کار لەسەر ئەوە دەکرێت کە سیستەمی ئەلکترۆنی نوێژ بینن. بۆ نمونە ینی ئەمانە هەر هەمووی معیاری شەفافیەتن. ئەگەر ئەو معیارانە هەبێ مجتەمەعی دەولی ناڵێ بوونی ئەو ئەتیزێ یان پرۆسەکە بۆ شێوازێک کە ئەنجام درایە ناشەفافە و ناگونجێ لەگەڵ معیاری دەولی چکە معیارێکی ستاندەرێکی یان معیارێکی نێودەوڵەتی نییە بۆ ئەوەی تهدید بکا بڵێ بەو شێوەیە پرۆسەی هەڵبژاردن گونجاوە یان گونجاو نییە. ئەگەر تەماشا بکەین ساڵانە هەمانش دووبارە دەکرێتەوە کە شەفافی هەیە بەڵام تەزویرات و خروقات دیسان بەردەوامەیە و دیسان دوای دەرئەنجام زۆربەی لانەکانتانە لە هەڵبژاردن دەدەن. ئەی ئەوە لەبەر چییە؟ بێگومان تۆ لە مجتەمەعێکی شەرق ئەوسەتی دەژی خەڵکە تا ئێستا ئاستی ڕۆشنبیری بە پرۆسەی هەڵبژاردن و بە مافی دەنگدان و بە مافی هەڵبژاردن زۆر باش نییە و لەگەڵ ئەوە کەیان و حزبی سیاسی زۆرە ئەو کیان و حزب سیاسیان لە پێشتر باسمان کرد هەوڵیان گەیاندنی پەیامێک نییە کە ئەوان هەیەە هەوڵیان ئەوەیە زیاتر دەسەڵات بگرنە دەست مەرامی تکەیان هەیە و لەگەڵ ئەوەش خەڵک خۆی دەنگدەر خۆی ئیستعدادی ئەوەی تێدایە کە ئەو کێشەیە دووبارە و سێبارە بکاتەوە. لەبەرچی دەنگدەر خۆی لێرە بەرپرسە ئەگەر ئەو ئاراستی دەنگدەر بەدیدی من دوو خاڵی سەرەکی هەیە یەکەمیان ئەوەیە بەشدار نەبوون لە پرۆسەی هەڵبژاردن خۆت زیینەوە لە پرۆسەکە بێگومان ئەگەر من و تۆ بە ڕێزێکی تر خۆی بدەستەوە لە پرۆسەکە شوێنەکەی مە بەتاڵ دەبێ. ئێستا لە قۆناغانەی ڕابردووی پرۆسەی هەڵبژاردن ئەزمونێکی باش پیاکرایە لەلایەن کەیاناتی سیاسی لەلایەن کادیرانی مفەوەزیە لەلایەن خەڵکی تریش دەزانن کە بە شێوەیەک بە شێوازێک سوود لەو دەنگ نەدانا ببینن. ئەوە خاڵی یەکەمە. خاڵی دووەمیش ترسی خەڵک لەبەرەوەی لە قۆناغی ڕابردوو لە قۆناغەکانی ڕابردووش لە عێراق و لە هەرێمی کوردستانیش گەندەڵی خراپی بارگوزەرانی خەڵک ناڕێکی پرۆسەی سیاسی نەبوونی عەدالەتی ئیجتیماعی نەبوونی ناشەفافیەت هەر هەمووی ئەوانە وەسیلە نەبوو ئەوەی ڕێگر بن لەوەی کە خەڵک بچی بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکە. لۆیە تاکەکانیش ئەوانەیە کە پێیان دەگوترێت دەنگدەر هۆکار دەبن لە ئەو بابەتەی کە باسمان کرد. بڕیارەکە بۆ کە بۆ نمونەوانەی دەروی وڵات ناتوانن دەنگ بدەن ئەو بڕیارە دەڕواتە بواری جێبەجێکردنیانەوە تا دەکشێنرێتەوە. نامە بڕیارنەوە نەک بڕیار دەستە بواری جێبەجێکردنەوە بڕیارە و چۆ بواری جێبەجێکردن کاتێک کە مەجلیسی مفەوەزین لە عێراق بڕیار دەدا بڕیارەکە بە مەرسوم دەردەچێت و بڕیارە دەبێت جێبەجێ بکرێت. ئێستا بەپێی ئەو بڕیارەیە مەجلیسی مفەوەزین کە ئیستینادی کردوتە سەر چەند خاڵێک لە پێشتری بڕیارەکە پرۆسەی هەڵبژاردن لە بۆ ئەوانەی عێراقین لە دەرەوەی عێراق لە وڵاتانی دەرەوە نیشتەجێن ئەنجام نادرێت. بیان و هەیە مەجلیسی مفەوەزین بۆ ئەو پرۆسەیە بەتایبەت سونەکانی عێراق ڕخنیان گرت کە گوتیان زۆربەی ئەوانەی دەرەوە سونەنە لەبەر هەندێک ئەو قەرار درێ لەبێ لە مقابل ئەوە بۆ نمونە حەزی شەعبیش دەنگ نەدات. ئەمە قسەیە ئەوە قسەی سیاسیە قسەی یاسایی و ئیجرایی نییە. مەجلیسی مفەوەزین بڕیاری خۆی دەرکردیە لە 23 مانگ 3 ڕۆژی مودە بۆ تانە دایتە ئەو کەیان و ئەو لایەنانەی کە ناڕازین بۆ بڕیارە. ئێستا هەتا ئەمڕۆ دیار نییە چێتانەی لەو بڕیارە گرتیە لە بەرامبەر مەجلیسی قەزای یان ئەو مەجلیسە قانونیە کە لە مەجلیسی مفەوەزیە هەیە بۆ ئەوەی تانەکەیان وەرگریان وەرنەگری دەبێ ئەمان تانە بگرن لە چوارچێوەی تانەکەیان وەڵام وەربگرن ئەگەر نا ئەو قسانە دەکەن ممکنە ڕاست بێ بەڵام ڕاستیەکەشی نایەتە بواری پراکتیکی چکە ئەمانە بە پێی یاسا بڕیار دەدەن ئەمانە یاسا دەسەڵاتی دانی وەکو مەجلیسی مفەوەزین کە بڕیار بدەن پێیان وایە نەبوونی بوجا اعتیزارکردنی 20 دەوڵەتی دەرەوە 20 دەوڵەتی ئەزنەبی و عەرەبی کە سەفارەی عێراقی تێدایە لە ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن هەمووی ئەوانە ڕێگرن و پێشیان وایە دەبێت لەبەر ئەوەی لەناو قانونی نوێی ئێستای پرۆسەی هەڵبژاردن هەیە قانونی هەڵبژاردننی عێراقی دەڵێت دەبێت پرۆسەکە لە ڕێی کارتی بایۆمەتری یان کارتی دەنگدەر ئەنجام بدرێ ئەمان پێیان وایە کە ئەو کارتە لەو ماوە قیاسی کەمایە بۆ دەیدا تۆکیت پێشی بە مانگێک پرۆسەی دیعای انتخابی دەست پێ دەکات دەبێ هەموو ئەو ئیجراعاتانەی بایۆمەتری ڕاوەستی بە تایبەتی ئێستا ئەوڕۆ بڕیارێکی نوێ دەرچوو درێژیان کردەوە تا 15 ئەگەر هەتا تا 15 بێ متەسەوەڕ ناکەم بە حدودی 4 میلیۆن یان زیاتر لە 4 میلیۆن ئاوارەی عێراقی کە مهەجەرن لە دەرەوە دەژین
پێڕا بگەن بۆ ئەوەی کارتی بایۆمەتری نوێ بکەنەوە بۆیە ئەمان حزەتیان ئەوە بوو و لە ئەسڵ بڕیاری ئەوەیاندا کە پرۆسەکە لە دەرەوە ئەنجام نەدرێت ئەکەیت ئەوەش پێشێلکاریە بەرامبەر مافی ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە باس لەوە کراوتیان خروقات کەم دەکاتەوە گەل لە دەرەوە ئەو نەکرێ ئەی خروقاتی ناوە چکەواتە بیانوێکی ئەوەیە باشەکە وا دەڵێنیان ئەو بیان و هەر بیان و بۆی ئەوانەی دەرەوە دەنگ نەدە مەریض نییە وەڵام من بەدیدی من پێم وایە خروقات لە دەرێ ناکرێت لەبەرەوەی کەسانی کە لە دەرەوەی عێراقن لەگەڵ پرۆسە نێودەوڵەتیەکان ئاشنا بووینە ئەو خەڵکانە دەبینن لە وڵاتانەی کە لێیان دانیشتون یان نیشتەجێن دەبینن خەڵک بە زۆر بە شەفافی زۆر بە ئازادانە مافی چارەنووسی خۆی هەڵبژێریتن بۆیە من پێم وایە ئەوان زیاتر وەکو ئەوان دەیانەوێن هۆشیارترن نمونونەکە دووبارەکەنەوە نەک ئەوانەی وەکو خۆمان لە داخل من پێم وانی ئەوە ڕاست بێت پێشنیارێکی دیکە هەیە بۆ من هێز ئەمنیەکان دەنگ نەدەن ئەو پێشنیارانە چۆن هەڵدەسەنجێنن هێز ئەمنیەکان دەنگ نەدەن ئەمانەش مافی دەنگدانیان هەیە دەبێت ئالەتی نوێیان بۆ دابرێن لە ڕابردوو ئالەتیان بۆ دانان یان ئەوەتە ئەوە بوو ڕۆژێکیان پێدەدان بە ناوی دەنگدەری تایبەت یانیش ئەوەتە تێکەڵیان دەکردنەوە لەگە دەنگدانی گشتی بەڵام هەمووی بێک کارتی بۆ دەکرا کارتی دەنگدەری تایبەت و دەنگدەری گشتی بۆ نەدەکرا تا ئێستا مفەوەزی ئالەتی نوێی بڵاو نەکردوێتەوە دەبێت کار لەسەر ئەوە بکەو ئالەتی نوێ ئەوانش مافی دەنگدانیان هەیە بەڵام بەو مەرجەی بتوانن ئالەتی نوێیان بۆ دامرێت هەر ئەگەر مەرجیش ینی مەرجی دانانی ئالەت نییە ئەگەر ئالەتیش داناندرێ ئالەتی کۆنمان هەیە من ئەوان هاوڵاتین ئەو ڕۆژە سیفەی سەربازیەکەی لێلا دەچێ وەکو وەزیفە دەبێتەوە تاکێکی ئەو کۆمەلگایە تاچی ئەو کۆمەلگایە مافی دەنگدانی هەیە مافی خۆ پاڵاوتنی هەیە هەموو مافەکانی هەیە دەتوانن وەکو تاکێک لە ڕۆژی دەنگدان دەنگ بدەن دەستەکان خۆش بێت بەڕێزن زۆر سپاسان دەکەم تا پرسێکی دیکەی ستاندەر بەخواتان دەسپێرم